سەرۆک ئۆباما دەبێژە ئەوروپیان ئەمریکا دێ بمینە بەشداری پرسین جیهانی. شەڕندنێ بەرا هێزن جودا جوداین ڕکابەریا سووریدا ڕەوشە ئەولەهیا باکووری وڵاتی ئالۆز دکا. و جۆتیارێکی نمونەی لە هەرێما کوردستانê داهێنانێ دەبەر هەمین چاندنێدا دکا. سڵاو و ڕێز و هیڤیان دەمەخۆش دەگەل بەرنامەکدی یا کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی هەینی و سێشەموان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. دانیشتوانی شاری مووسڵ هاوکاتی جێهێشتنی شارەکەیان دەبنە نیشان و ئامانجی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. هێزە سەربازی عراقیەکان لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی مووسڵدا لە پێشڕەویدان بەڵام ڕوبەڕووی بەرەنگاریەکی قورسی داعش بوونەتەوە. لە لێدوانەکانیاندا بۆ ڕۆژنامەوانان ئەو خەڵکەی ڕایان کردووە دەڵێن داعش بەردەوام هێرشی خۆمپارەییان کردووەتە سەریان ئەمە بێ لەوەی وەک باسییان کردووە تەقەشیان لێکراوە و دەشڵێن داعش ڕێگەنادا خەڵک بێتە دەرەوە و ئەگەریش ئاڵای سپی بەدەست هەر کەسێکەوە ببینن دەیکوژن. و شەڕ و لە هەفچۆنین هێزین حکومەتا سووری دەگەل سەرهەڵدان و تورکیا پشتەوانی لوانە دکا و کۆمەڵین پشتەوانین کوردان وێ ڕەوشە ئەولەهیا باکوورە سووریا ئالوز بکە. احتیمالە شەڕاندنێ بەرە لەشکری ئازادی سووریەدا بە پشتەوانیا تورکیا و هێزین دموکراتە سووری بە پشتەوانیا کوردان هەیە هەفدەمێ پێشکەتنان سەرهەڵدان لە دژی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش لە باکووری سووریایە. لەشکری ئازادی سووری ئۆپراسیۆنێک فرە لە دژی داعش لە باژاری ئەلباب باکوورە حەلەبێ دەست پێ کردبوو ئەو باژار یێداویە داعش کۆنتڕۆل بکە لە هەرێمێ. شارەزا دەبێژن شەڕ وێ دنێڤبەرە وان هێزاندا و هێزین حکومەتە سووریدا دەست پێ بکە ئەگەر سەرهەڵدایان ئەو باژار گرد. ئەو باوەڕ دەکەن و تورکیاژی دێ هەر تەفگەرەکە کوردان ڕاگرەش بۆ دامەزراندنە حکومەتێک خۆجیهی ئەگەر سەرهەڵدایان ئەلباب گرت. رووسیا بەردەوامە لە بردومانکردنی ژمارەیە ناوچەی ژێر کۆنتڕۆڵی هێزە چەکدارەکانی دژی حکوومەتەکەی بەشار الئەسەدن لە ناو سووریادا. رووسیا لەم بردومانانەدا فڕۆکەی جەنگی بەکارهێناوە و هەروەهاش موشەکی جۆری کروز کە لە کەشتێ جەنگیەکانی خۆی لە ناو دەریای ناوەڕاستدا دەیانهاوێت. وەفرۆکە جەنگیەکانیش لە بنکە ئاسمانیەکانی ناو رووسیاوە نزیکەی 11,000 کیلومتریان بڕیوە بۆ بردومانکردنی نێوەندەکانی ئۆپەراسیۆن و شوێنەکانی ئامادکردنی چەک و تەقەمەنی لە ناو سووریادا. و سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما پەیامی یەکگرتنە ئەمریکیان دگەهینە ئەوروپیان دەما گوتیە خەڵکی ئەڵمانی و تەڤایە ئەوروپیان و ئەمریکاوێ بەردەوام بە بەشداریە پرسین جیهانێدا لێ جارێک دێژی سەرۆکی نو هەڵبژارتی دانالد ترامپ سیبەر بەسەر وان مشتومڕاندا گرتیە. سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما di seredana xwe ya şeşewiya dawiyê di postê serokatiyê da bo Almanya diga rêberên welatên êketiya Ewropa kom dibin. Hevkariya welatên her du aliyên Okyanusa Atlantik û hevrikiyên aborî û ewlehiyê mijarên serekeyên kombûnê ye. Her wisa Serok Obama peyama Emerîkiyan gihande Ewropa li demê serokê helbijartiyê Amerîka Donald Trump amadekariyên wergirtina desthilatê dikir. Bihîvî me serokê helbijartî dê rêbazeka pozîtîv û avaker hebit û peydakirina derfetên hevkariyê digel Rûsya li gor biha û berjewendiyên Amerîka û Trump amade helbersîngê Rûsya rawestît li demê Rûsya zêdegaviyan bi ser qanûnên nêvdewletî da bike. Şêretvana Almanya Angela Merkel got digel bûçûnên wê yên cuda li ser serokê helbijartî lê şêwaza veguhastina desthilatê li Amerîka cihê dilxweşiyê ye. Veguhastina desthilatê li Amerîka ew e piştî hilbijartineka demokrasî dêt bi nermî birêve diçêt ji ber ku ev hemî kar e bû xizmet û paşeroja gelê Amerîka. Rêveberiya Kevin wê hemû şaraziya xwe digel rêveberiya nû hevbeş bike. Ev bû me cihê dilxweşiyê ye. Daxuyaniyên serokê helbijartî Donald Trump li demê kempêna helbijartinan derbarê têkiliyên Amerîka û Rûsya û piştevanîkirina derçûna Brîtanya ji êketiya Ewropa û guvaşxistinê li ser endamên NATO nîgeranî li ser paşeroja têkiliyên Amerîka û Ewropa zêdetir kirin û merema seredana Obama verevandina nîgeraniya Ewropayê.
روسیا وڵاتێکی گرنگە هێزەکە لەشکریان مەزنە و باندور لە سەرجیهانی هەیە بۆ چارەسەرکردنا پرسگirێکە دەوێ ئەم بە هەڤرا کار بکەین هێوی دکەین دووارێ ئابووری و پەیوەندیاندا تێکەلیên me باشتر بن سەرەڕای بووچوونên me yên cuda derbarê pirsên cîhanê Peyama Serok Obama bi mebesta piştrastkirina rêberên Ewropa bû ew ên hizir dikin ku Amerîka li ser demê Donald Trump wê xwe ji Ewropa cuda biket. Donald Trump li demê kempêna hilbijartinan guman xiste ser giringiya hevpeymaniya NATO û rixne li siyaseta Merkel derbarê pirsa koçberan girtibû û ev ê bandor li ser dengderên Emerîkî bû hilbijartina Trumpî hebû û her wisa bandor li ser geşebûna partiyên nijadperist li Ewropa kir. پێگیریە قایم یا ئەمریکا بە ئەوروپا ji bihayên hev beş dihێت pêgirî bi dîmokrasiyê û desalata qanûnê ye û rêzgirtina hurmeta xelkê ye li welatên me NATO berê binyada desalata derve ya Emerîkaya bû aramiyê Serok Obama Almanya bû dawîtirîn seredana xwe bû dervey welat helbijart ji ber ku xudan bihêztirîn aboriya û xudan bandoreka mezin e li ser Ewropa û hevbarekî serekî Emerîkaya û mihvandariya hizaran serbazên Emerîkî dikir. Xalid Fettah, Dengê Emerîka. Gelo rêbazên serokê nû hilbijartiyê Amerîka Donald Trump di şerê tîrorê de wê çawa be. Ev destpêka hevpeyvîna me bû digel Profesor Eric Davis, Briz Davis, mamosteyê zanistîn siyasî ye li zankoya Rutgers lê Wîlayeta New Jersey. Think they really know what they're going to do. Ez bawer nakim ew bi duristî bizanin kadê çi bikin. Ev ca ez bêjim ew dê heman rêbaza Serok Obama bidin pêş xwe. Eger em bikar bin rexneyê li Serok Obama bigirin ji ber rêbazên wî li Sûriya ez dikarim bêjim rêbaza wî li Iraqê gelek baş bû û serkeftî bû. Ev çi watayê didet? Ev wê menayê didet ku hêzên taybetên Emerîkî birin ji bo rahênana yekîneyên taybetên dija terorê ku karekî ecêb kirin li Rumadî û li Felûce û niha li Mosulê. Profesor Davis, min dixwazim tiştek bipirsim û baweriya te. Tu bartkî çendî ev şerê wê dirêj be, çendî wê ev Daesh di herêmê de bimîne. I think there's a good possibility that the Islamic State will be defeated by the time Donald Trump is sworn in as president in Mosul. Ez bawer dikim ihtimaleka mezin heye ku komala dewleta İslamî dê bihête şikandin li Mosulê heta demê Donald Trump sonda serokatiyê dixwe. Pirsgirêkên mezin ew e em ê çawa wê li Reqqa şinav bibin. Çunku Amerîka çi desalata şerعî nîne şerê Sûriya da bike. Ev ca gelo hêzên Sûrî, hêzên Kurdên Rojava û serhildayên Sûrî deşiyana derxistina Daişê ji Reqqa hebe, ev e pirsek diye. Çunku Türk nikarin rê li serkeftinên hêzên Emerîkî û Iraqîyan bigirin ji serkeftinan li Mosulê. Belê Türk û Erdogan nevên Kurd serkeftî bin li Reqqa. Tu bartkî ew kêşeya mezina û ew e ku Amerîkayan hêzên dî nikaribin wê serketina bilezbînin. Yes, I think that President Erdogan, and I'm sorry to have to Belê, ez bawer dikim Serok Erdogan bi mixabinî ve ez dibêjim, çunku min gelek dostên xweşteviyên Türk hene. Lê ez bawer dikim Erdogan jê derekê mezin yêne rihetiya herêma Rojhilata Navîne li vî demî. Wî danûstandin gel Kurdên Rojhilata Tirkiye dikir û dema wî piştevaniya wan Kurdan di hilbijartinan da ji dest da li hemberî Partiya Demokrata Gelan HDP wê pişta xwedawan û got Kurd terorîstin. Ev ne rast e. Hindek PKK terorîstin. Lê piraniya herî mezinê Kurdan li Tirkiye pêgiriyên qanûn û hevwelatîbûnê ne. Û niha Erdogan şerekî navxwe li Tirkiye hel diket. Wî gelek kiryar kirine piştevaniya dewleta İslamî biket. Çima cîhan deyneke, çima cîhan bêdeng e. because the United States wants to keep its air base at Incirlik. Çunku Amerîka divêt bingehê xwe yê firokan li Incirlik bihêlît û dixwazî Tirkiye weke hevbenda NATO bimînît, eger Amerîka kempîneka dijî Erdogan dest pê bike, renge ew wî bingehê bigir. û bi rastî wê bû demekê Kurd bingeh girt û du heftiyan me neşya bikar bînin. Piştî wî Amerîka xetabar kir bi alîkariya kûdetaya dijî wî. Ez bawer dikim ev ne siyaseteka dûr bîne. Ez rexneyê li Serok Obama digirim, diviya Obama li wê deqîqeya Erdogan hêrişî Kurdan kirî, derket baw nîşa da ku ew kareke NATOyê pesend nake, êketiya Ewropa pesend nake û Amerîkî pesend nakin û bi nemayên Emerîkiyan wî karî pesend nakin. Profesor Davis, çi pêtiviye ji bo ev komanên radîkal bêne ji nav birin?
If youth have jobs, they're not sitting in a coffee house or on a sidewalk. اگر خورتان کار هبید او لچایخانه کا سرکی گل هوالن خوا نارون و جگارا بکش سبه حیا ایواره بحث توربونا خوا بکن کاده اشکرا شری بکن و خلکی بکوجنو و سرام ببر افجا کار بری هر تشتی د پیرا پرورده لیدیسان از باوردکم ما بدویب اولدار مسلمان مالای نرم ری هیا د نویسینا کوخه داویندات بحث هندي دقيقه تشاوا ترامب جنهادا ري خوش كريا كو رخصتين تيرورستي ايديولوجيا كي بدنوار رخصتين تيرورستي وكو تشك بكاربينا چما تو وصل بيجي Well, because he went on TV and he characterized all Muslims. چونکو او هات سر تلفزیون گوت اف مسلمان کرد ین عرب ین پاکستانی ین هندستانی ین اندونیسیا همو مسلمان وصاوان ناس کرن و احتمال هیا ببن تروریست وی او گوت ده هل بجارتنان ببد چو گلک امریکی جه تروریزم ده ترسن و او تروریزم به اسلام و گره ددن لی هر تشتیوی لسر تلفزیون گوتی به ویدیوان جعالی داعش و القاعده و کومالندی و هات بکار اینان و او ده هر بیت بکار اینان بو رازی کرنا خورتان حتی باوری بامریکیا نینن او بحث دموکراسیت دکن بهم فرهیو و فرانجادیه لبنرن وان کی هل بجات وک سروک او مروفک کینج مسلمانان گردیا و دجی پرنگیه و دویت ایرشی ما بکد Who is very authoritarian, is against diversity and basically wants to just attack us. هاوکاتی دەستپێکردنەوەی بردومانەکانی رووسیا و ڕژێمی سووریا بۆ سەر ناوچەکانی شاری حەڵەب نیگەرانیەکی تر لە ناو سووریاییەکاندا سەری هەڵداوە سەبارەت بە ئەگەر و نەگەری پشتیوانی ئەمریکا لە دەست بدەن کاتێک سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا دەچێتە کۆشکی سپی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئێستا تاوتوێی کاریگەریەکانی سەرکەوتنی هەڵبژاردننی داناڵد ترامپ دەکرێت لەسەر ئەو ناوچە پڕگێرمە و کێشەیەی جیهان. فروکن شرین روسی و سوری لنافچین سرهلدران لروجلات حلب خستن. موسکو دمکی بری و هفته اپراسیون کمزن راگهاند لدجی سرهلدران لدمکی دا کفروکن وانج دریا سپی ایریش کرن. И впервые в истории بوجارا یکی د دیروکا روسیا دا فروک هلگرین ما بجداری کریارین شر بون. روسیا و هوالبندین حکومت سوری جاری امریکا و تین تاوانبار کرن به کشتنا سویلان. لی سروک هلبجارتی دونالد ترامپ نشان دانستاندن که نرم دیار کرن ده هلمت خوی هلبجارتنان ده. ترامپ هنکی ارینیه لگر روسیا دبن دستالات پوتین ده و هر وها رولا روسیا لسوریه وک هزکا چافلره لدجی داعش. و که هن مترسی لحریم درخستن هولیک و رنگ ریوبریا ترامپ پشتگیری سرهلدرین سنی راوستینه و پشکتنه که مزن بگهینه بردست حکومت سوری و پشتگیرین وین شیعی ایرانی. برواجی و رکفتنا ناوکیا ایرانی که جزاین آبوری جسر ایرانی کم کرن لبرانبر کم کرنا چالاکین و ناوکی رنگ بیتک برنج آلی ترامپ و که اوک رکفتنه که کارسات بناف کرد. به هلوسته پشتگیری هن هزین سنی ورگرد لحریمه. ولاتین کندا و نرازی بونج اوباما به صدام ریکفتنا لگل ایرانه وان او دیتن و کسکی نرم و بریار نبر لدور ایرانه و زاره تونتی ترامپ بکار آنی باندورا که باش لوان کر لیتشتکی پشتراز به تمامی نینه لدور واتیاوه که لسر عردیم. سروکی فرانسوا اولند روز چهارشنبه هشداری داد ترامپ لدور وگر اجرای کفتن ناوکیل گل ایرانی. Mais je sais que là il y a un principe de réalité. افر کفتن گارانتی دادم و نبونا گلک مترسی داره. هین هندک نشانین کم هنه لدور ریا پیش روز سیاست ترامپا دروا به تایبتی که اونها بجاران برف دکه جبو حکومت خواه. لپرانیا شروع و کاران دبیجن در ریبازاوی با اواکی تند جیاواز به جیا باراک اوباما. به سالانه ترامپ دیار کرد که او رزیل حکومت بهز دگره چل چین با آن لروسیه با و او دبیجه دیکتاتور روشالات ناوین به کمانی لدیجی ترورینه. لگل گربونا شرج یمن طالبیا دیار روجلات ناوین ده تستا یکم دابین بکل دور سوزین ترامپین درباره سیاست امریکا درواده. و پشتی هێریژا کوژەک یا ملیتانên داعش li ser Kerkûkê ji ber valahiyeka piçûk de ew lehiya bajar de niha milîtanên şîa û hêzên pêşmergeyan amadekariyan dikin ji bo rêgirtinê li hêrîşeka bûyî rengî. بەبڕیاری حکوومەتی عێراق فرقەی عەباسی قیتالی لە باشووری کەرکووک شێنرایەوە بەرەو مووسڵ و پێشمەرگە و حەشدی شعبیش ڕێوشوێنی ئەمنی توندیان
بۆ ڕێگرتن لە دزەکردنی چەکدارانی داعش لەو ناوچەیە گرتووەتە بەر. فرقة عباس قتالها قال لي بداية هاتنا وبو تازا خرماتو بالضبط بعدد نات وانا ملم واللي زور بالنزكي 1000 نفر مقاتلين هبو اسلحه قرصيشين هبو يعني تمويلا لوزاره الدفاع بو بخاطر يعني هيزك منظم ومرتب والله أوا خطن أزاننا وشر موصل كدس بيكردو محور غربي موصل دراية بو حشد الشعبي أوانش بيوستن اللي وهبو هم انسحابين كدروش نوبو معركة موصل کشانەوەی فیرقەی عەباسی قیتالی لە باشووری کەرکووک لە کاتێکدایە چەکدارەکانی داعش لەو ناوچەیە جموجۆڵیان هەیە و دەیانەوێت هێرش بکەنە سەر سەنگەرەکانی پێشمەرگە بۆ کەمکردنەوەی فشارەکانی سەر مووسڵ و چەند هەفتەیەک لەمەوبەری ژمارەیەکی زۆر چەکداری داعش لە باشووری کەرکووکەوە دزەیان کردە نێو کەرکووک و دۆخی ئەو شارەیان تێکدا کە بە پێی وتەی بەرپرسانی ئەو شارە داعش بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و حەشدیان قۆست بوویەوە. بل أو شونك لبدايته تقريبا 4 كيلومتر فراغ أبو لبين هيزي حشد الشعبي لقال هيزي بيش مرقي لبين عطشانة وزارية ولقال منطقة بشير لو احتمال هبو يعني معلومات هبو اللواء هادبون ولا استحكامات زور مضبوطين كدوا حموي كردينا خندق وهيز يندان راو الغام اشتواش يندان راو أو شونك مجال هبو بو داعش كهات شوكا أو ريا قراوسته بەرپرسانی پێشمەرگە ئاماژە بەوە دەکەن تا ئێستا لە هەندێک ناوچەی دەوروبەری کەرکووک بۆشایی ئەمنی هەیە و ترسیان لە دزەکردنی چەکدارەکانی داعش هەیە. لە سنووری داقۆق لە بینی لە نێوانی لیوای نۆ بۆ لیوای شانزە نزیکەی کیلۆمەترێک زیاد 10 کیلۆمەترێک لە ناو چەمەکە بۆشایی هەیە. ئێمە چەند جارێک چشمان خسۆدە سەر ئەو خاڵە و داعشمان کردووە کە ئەو شوێنانە پڕ بکرێتەوە دیارە تا ئێستاکە بە شێوەیەکی جدی ئیشی لێ نەکراوە. من پێم وایە لەو شوێنانەوە داعش ئەتوانێت بە ئاسانی دزە بکات و بچێتە ناو شارەوە. لە ئێستادا ڕۆژاوا و باکووری کەرکووک بە تەواوەتی لە ژێر کۆنتترۆڵی هێزەکانی پێشمەرگەدان بەڵام لە باشووری کەرکووک نزیکەی 1000 چەکداری حەشدی تێدایە کە سەرجەم ئەو چەکدارانە دانیشتووی ناحیەی تازە خوڕماتووی باشووری کەرکووکن. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. بە بڕێکیش لە جیهانی سیاست و شەڕ بچینە دەرێ. خانمێکی ئەمریکایی لەگەڵ ژمارەیەک هاوکاری کوردیدا لە هەرێمی کوردستان دەست دەکات بە پرۆژەیەک بۆ وەرگێڕانی شاری کلاسیکی کوردی. لە دیمانەکەمدا لەگەڵ ماریا لابرۆس یەکەم پرسیارکە لێم کردەوە بوو چۆن بوو وا کەوتە ناو ئەدەبی کلاسیکی و مەبەستیشی لەم کارە چییە؟ دەستپێکردنی ئارەزوم بۆ شاری کوردی لەو کاتەوەیە کاتچوومە شاری سلێمانی و ئەبوونم بە مامۆستا لە زانکۆی ئەمریکی لە عێراقی سلێمانی. دەست بەجێش ئەوەم لا ئاشکرا بوو نەک هەر شاری نوۆی کوردی بەڵکو شاری کلاسیکیش وەرنەگێڕدراون تەنها وەک ئەدەبێکە هەر لە ناوخۆی داماوەتەوە و وەرنەگێڕدراوەتە سەر ئینگلیزی. ئەمەش بۆ من دەرفەتێکی زۆر گرنگ بوو تام ئەدەبە زێت بکەمە سەر ئەدەبی جیهانی. ئەو ئەدەبی وەک ئەدەبی جیهانی دەیبینین. بۆ ئەدەبی کلاسیکی ئەدەبی کلاسیکی یەکێکە لە ئەدەبە قوڵەکان یەکێکە لەو جۆرە ئەدەبانەی کە خاوەنی شاعیرانی ئێجگار گەورن شاعیرانێک کە بە ڕوانینی هەم فەلسەفی هەم ئاینی هەم سۆفیزم ئەمانە هەموو تێکەڵن ئەمە ئەرکێکی قورس نەبوو بۆ تۆ. I like to tell my co-translators that we start in impossibility. حەز دەکەم بە هاوکارەکانم بڵێم بۆ ئەم پرۆسەی وەرگێڕانە لە مەحاڵەوە دەستمان پێکرد. کاتێک دەتەوێت شعرێکی کوردی بکەیتە ئینگلیزی یانیش هەر شارێک لە زمانێکی ترەوە وەربگێڕیتە سەر زمانێکی تر بەوە دەست پێ دەکەیت کە ئەمە کاری نەکردەیە. ئەو کاتەش کە دەست پێ دەکەیت ئیتر چەندێک بتوانیت هەوڵی تێگەیشتن و فێربوونی زیاتر دەدەیت لە هەموو ئەو کارە مەحاڵانە. بەڵێ سۆفیزم، بەڵێ فەلسەفە، بەڵێ ڕەهەندی فراوان لە ئاینی ئیسلام لە مێژوو تێگەیشتن لە پەیوەندیەکانی ئەو کات لەگەڵ ئیمپراتۆریەتی عوسمانلیدا ئەمانە بێلەوەی کاریگەریەکانی شەعری فارسی و عەرەبی و تورکی ئەو کاتانە کە گواسترا بوونە ناو ئەدەبی کوردی هەر هەمویان پرۆسەی وەرگێڕانی ئەم وێنە شێعرانەیان ئاڵۆز و قورس دەکرد. بەڵام دەشبێت بڵێم ئەو سەختی و قورسیانە چێژی تایبەتی خۆیان هەبوو. قورسترین شتێک لەم پرۆسەیەدا چی بوو بۆ تۆ؟ That's a very hard question. ئەمە پرسیارێکی زۆر قورسە.
پێم وایە ئاسانترین شتێک بۆ من دۆزینەوەی ئەو کەسە گونجاوانە بوون کە پێویست بوو کاریان لەگەڵ بکەم. یەکێک لە گەورەترین سەرسوورمان و خۆشترین شتەکان بۆ من لەم پرۆسەیەدا ئەو کەسانە بوون کە لە کوردستان دۆزیمنەوە تا پێکەوە کار بکەین و یارمەتی فێربوونیشم بدەن بۆ تێگەیشتن لەنەوەکان لە ئاینەکان لە ڕەهەندە سیاسیەکان. بەڕاستی یارمەتی دەربوون تا باشتر خزمەت بە شار بکەم. قورسترین شتێکی جیاوازی نێوان هەردوو زمانی کوردی و ئینگلیزیە. ئەوەی مەبەستم بیڵێم ئەوەیە ئێمە لە زمانی ئینگلیزیدا دەمانەوێت ئەبستراکت بین، وەک ئەوەی دەڵێن دەتبەخشم یان بێهیوات کردم. بەڵام لە کوردیدا بۆ نمونە دەگوترێت گردنت ئازاد بێت یان دەستت شکاندم. زمانی کوردی زمانێکە لە جستەدایە وەک ئەوەی دەگوترێت جەرگم چاوەکەم یان کە دەگوترێت سەرسرم سەرچاوم. زمانی کوردی چۆنایەتیەکی کۆنکریتی بە ئازیزگرتنی تێدایە کە لە ئینگلیزیدا نایبینم یان خەریکەوەن دەبێت. جابوویە قورسترین بەش لەم پرۆسەیەدا هێشتنەوەی ئەو چێژەیە لە زمانی کوردیدا. زمان بنەمایەکی ئێژگار گرنگە بە تایبەتی لە مەسەلەی وەرجێڕاندا. کاتێک کە تۆ بڵین وەرجێڕانی دەقێکی کلاسیکی دەکەی چۆن دەتوانی لەو زمانە تێبگەی؟ ئایا زمانە کوردیەکەی تۆ ئەوەندە باشە کە بڵێم هێندەی ئینگلیزیەکەت باش بێ بۆ وەرجێڕانی دەقێک؟ نانە هەر ڕۆژێک هەوڵی خۆفێرکردنی زیاتر دەدەم لە زمانی کوردیدا. ڕێزم بۆ هەموو ئەوانە زیاتر دەبێت کە لە هەوڵی فێربوونی زمانێکی تردان. بەڕاستی پرۆسەیەکی زۆر قورسە. خوێندنەوەم لە قسەکردنم زۆر باشترە. هەر بۆیە دەتوانم لە پرسیارەکانی تێبگەم بەڵام بە ئینگلیزی وەڵام دەدەمەوە. دەزانم خۆشم ئەمەم پێ شەرمە، بەڵام هەموو ڕۆژێک زیاتر و زیاتر فێر دەبم و هەر دقێکی شارێکیش زیاترم فێر دەکات. دەزانی هەر ئەوهاش فێر بووم هەر جارە و شعرێک وەردەگەڕم. زۆر جار هاوڕێکانم بەگاڵتەوە پێم دەڵێن گەر بچیت بۆ نەخۆشخانە ناتوانیت بڵیت ئازاری ئەژنۆم هەیە، بەڵام بە ئاسانی دەڵێیت ئازاری فیراق یان بمرم لە ئازاری فیراقە. دەتوانم ئەم وشە شعرانە بڵێم کە ڕەهەندی سۆفیزمیانەیان هەن کەچی ناتوانم بڵێم بزمارێک چوو بەقات. ماریا زۆر سپاسە دەکەم بۆ ئەم دیدارە کوردە. زۆر سپاس بۆ تۆ، زۆر خۆشحاڵم. هونەرمەندێکی ئەرمەنیە بە ئەسڵ سووری بە شێوەیەک هونەریە مدرن چیرۆکە ئەرمەنیان جەنوسایدا لە دژیوانە و ڕەوشە نەهایە سووری ڤەدگێڕە کە ڤۆک موراد لە ساڵە 1998 هاتیە ئەمریکا و دیچەندین چالاکین هونەریدا لەڤر بەشدار بووە. دەبێ راپۆرتێدا ئەمێ ببینین کە کاریوی چاوایە. چیرۆکا کۆچبەریە و بەرهەمدانا ئێشێ bi ciwaniyê bi hunermendê ermen re kîvorkê Murad re maya te roja îro piştî 18 salan li Amerîka lê New Yorkê êşa qirkirina Ermeniyan berî 100 salî tê hunandin di navê destê kîvork de û çîroka xwe bi Emerîkiyan re parve dike. لما وصلت لأمريكا دما از گەیشتم ئەمریکا مدیت ئەو دخوازن لە تا گوهداری بکەن ji ber wê divêt tu rihê xwe û çanda xwe ji xelkê rojavara diyar bikî ku te çîrokek heye te destanek heye ji bo tu bêjî ji ber wê min biryar da ku ez çîroka xwe bêjim û li ser kar bikim. Kîvork dizane huner zimanekî zîrek e û alavekî bikêr hatiye dikare milletan nêzîkî hevdû bike. Ji sala 2011 de wekû ermenekî Sûrî wî dilsoziya xelkê Sûrî kiriye û ew şerê navxweyî ta roja îro bandoreke mezin lê hunera Kîvork kiriye. بما أنه أنا خلقت بسوريا ji ber ku ez li Sûriyê ji dayîk bûm wek kesekî Ermenî, mêvandariya Sûriyan ji Ermenan re di sala 1915 da bandoreke mezin li karê minî hunerî kir. Mirov dema koçber dibe tenê kultura xwe bixwara dibe û li welatê lê bi cih dibe re parve dike. Penaberî tiştekî zor e. Lê carna huner û çand de dikarin bibin pira di nav giyanê milletan de. Roj hilatê bi rojava re girê bide û rengekî nû ji jiyanê biafrîne wisa Amerîka jiyana kesên penaber di nav xwe de neqşîn dike. مأزة بشغلي Min hunera xwe bi şêweyekî asan çêkir. Reş û sibî li ser kaxetê bû. Bo derbirîniya çîrokê baştir bêje. Ew ne ji bo firotinê ne. Projeyên Kîvorkê gelekin di derbarî afirandina beşekî nû ji hunerê, got mûzîk, şêwekarî û dîlan tevde di nav de bin. Bi rengekî performansî ciwan li her şûnekê çîroka wê êşê tê gotin. Kîvork trajîdiya dastana Ermeniyan ji nifşekî radestî nifşekî dike bi awayekî hunerî. آخر مشروع Projeya dawî çîroka pîrka min e û biriya wê em çîroka mirovatiyê dibêjin. Ez û jina xwe û keça min. Jina min stran û dîlanê dike.
و کەچا من ڕۆلا گیانی پیرکا من دلیزە و ئەز نیگارین باپیرên xwe çê dikim û keça min wê çîroka Ermeniyan di qutiya xwe de kom dike. Wisa em êşa xwe ji wendabûnê diparêzin û didin destê zarokên xwe. Kîvork Murad çîroka êşa gelê Ermenî û yê Sûrî li eyaletên Emrîkî û li seranserî cîhanê bela dike. Luqman Ehmed, dengê Amerîka. ئایا ئەرکەکانی جوتیار یان وەرزێر هەرتەنها ئەوەیە کردی چاندن بکات و بایەغ بە وەرزی کشت و کاڵەکەی بدا؟ ئەی چۆنە کاتێک جوتیارێک لە هەوڵی برەودان و پەرەپێدانی بەروبوومە کشت و کاڵیەکەیدا بێت وەک ئەم جوتیارە نمونەیەی پەیامنێری دەنگی ئەمریکا باسی دەکات. کاتێک پرسیاری جوتیارێکی نمونەیی دەکەیت لە شارەکەدا کە خاوەنتوانایەکی بەرزی داهێنان بێت لە کشت و کاڵ و بەرهەمهێنانی میوە و سەوزەدا یەکسەر پێت دەڵێن خاوەنی ئەو سیفەتانە تەنها ئازاد محەممەدە. 30 ساڵە من خەریکی باغداریم، خەریکی مەسەلەن سەوزەهاتم، خەریکی مەسەلەن هەنار و ترێ و ئەمانم بە هەموو پێگاتەکانیوە. لە باخەکەی ئەم جوتیارەدا کە ڕووبەرێکی فراوانی هەیە چەندین جۆر میوە و سەوزەی تێدایە. یەکێک لە جیاوازی بەرهەمی باخەکەی ئەم جوتیارە لەگەڵ بەرهەمەکانی تر ئەوەیە کەم جوتیارە دەتوانێت کاتی بەرهەمهێنانی بەرهەمەکانی دوا بخات. ئەبواە لە مانگی نووا بگەشتایە لە 15 نووا بگەشتایە. بەڵام من نایەڵم بگات هەرساوم بۆەوەی کە 6 دانە مانگ لە مانگی 6 و ئاوم نەدێراوە ئەو بە 5 مانگە ڕوە ئاوم نەدێراوە چکە هەج ڕستێک گرتە ئاو زوو ئەگا و تەحملی نامێنێ بەڵام ئەگەر نەتگردە ئاو بە پێی پێویست خۆی وردە وردە بە تەبیعەت ئەگا. ئازاد محەممەد توانی وێتی لە یەک کاتدا تەماتە و پەتاتە یاخود دوو بەرهەمی جیاواز پێکەوە بڕوێنێت. ئەمە ئەگەر سێکەین یەک ڕۆوەکە لە بنۆ لەسەرەوە باینجانە هەم تەماتەشە. وام لێ کردووە هەم باینجان بگرێ و هەم تەماتە بگرێ. لە باخەکەی ئەم جوتیارە نمونەیەدا زۆرترین ڕێژەی هەناری هەڵەبجەکە لە کوردستاندا بەناوبانگە بەرهەم دەهێنرێت بەڵام ئەو گلەی لەلایەنە بەرپرسەکان و حکومەت دەکات کە بەیاخی پێنادەن. داوام لە حکومەتە خۆی چای بخشێنێتەوە بەما بزانێ ئایا هەنار لەژێر لایلۆنا دانراوە من داوای لێکم ئەگەر بەڕادێک بێشتێ بێ وەکو هاوکارێک هاوکارێکی ئەم ناوە بکرێ زۆر ئیسفادەی لەکەین وەکو جوتیاری ئەم ناوە. ئەو سەرڕای ئەوەی لە هیچ کۆلێژێکی کشتتوکاڵی نەی خوێندووە و هیچ بڕوانامەیەکی زانکۆ و ناوەندی ئەکادیمی نییە لە کشتتوکاڵدا بەڵام لە ئێستادا باخەکەی بۆتە شوێنی خوێندنی وانە و چەندین وانە بە خوێندکاران و قوتابیانی کشتتوکاڵ دەڵێتەوە و هاوکاریان دەکات. ئەمە کۆمەڵێک عیلم و عەمەلی تایە دامناوە بۆ ئەوەی هەچ فەلاحێک تەلەبەی زانکۆی هەڵەبجە مەسەن هاتوون لێرە دەرزیان خوێندووە ڕێنمایم پێداون. سەلیقە و توانای ئەم جوتیارە بەتەنها سەرنجی ناوخۆی بۆ خۆی ڕانەکێشاوە بەڵکو سەرنجی پسپۆڕانی بواری کشتتوکاڵی عەرەبی و یابانی بۆ خۆی ڕاکێشاوە. 4 مهندس بوون زۆر بە ئیشەکانی من سەرسام بوون یەک ئیمزاشیان کرد کە بەڵێ لە لوبنان و هاتوین ڕێمان کەوتۆ لە جوتیارێکی نمونەیی کە سەرسامی ئیشەکان. ژیار محەممەد دەنگی ئەمریکا ناحیەی سیروانی سەر بە پارێزگای هەڵەبجە. زاناکانیش توانیویانە سەرکەوتوانە تاقیکردنەوەکانیان لەسەر مەیمون ئەنجام بدەن کە دەشێت بگۆڕێ بۆ پەرەپێدانێک لە نەخۆشی ئیفلیجی و جوڵاندنی ئەو ئەندامانەی کە بەهۆی نەخۆشی ئیفلیجیەوە پەکیان دەکەوێت. ئەمریکی بە نیۆرۆپرۆساتێک ئینتەرفێرس ناسراوە لەلایەن تیمێکی نێودەوڵەتی لە کۆلێژی فیدرال پۆلیتەکنیک لە لۆزان داهێنراوە. ئێمە ئەمریکمان دروستکە ئیشارەکانی ناو مێشت بەرەو هەزە دەمارەکانی بەربڕی پێش بوەزێتەوە بە مەبەستی هاندانی جوڵانەوە بۆ ڕۆشتن. ئەو ئامێرە بریتە لە ئەلکترۆدێک دەخرێتە توێژی دەرەوەی مێشک تا جنوجۆڵی قاچ کۆنتترۆل بکات و هەڵدەستێت بە گواستنەوەی تەزوو لە هەستە دەمارەکانەوە بەرەو کۆمپیوتەرێک. لە دواییدا کۆمپیوتەرێک ئەو زانیارانە دەنێرێت بۆ بەزوێنەرێک کە توانای کارکردنە سەر شوێنی دیاریکراو هەیە لە کاتی گونجاودە لە پێناوسەر لەنوێ هاندانی جۆڵانەوە لە قاچەکان. لە دوو تاقیکردنەوە دامێشکی مەیمونەکە و شوێنە تەزۆکانی جنوجۆڵی بەربڕی پشتی بە شێوەیەکی کارانە کاری دەکرد. ئەمریکی کە یارمەتیدا مەیمونە ئەفلیجەکە قاچەپەکەوتەکانی بجوڵێنێتەوە ئومێدی هێناوەتە گۆڕێ ئەم تاقیکردنەوەیە لەسەر مرۆڤیش سەر بگرێت. ئەمریکانی ئەوانەی پێشتر لە مێشکدادان ڕابوون توانی بیان کۆدەکانی مێشک بەرەو نەخۆشەکان بگێزنەوە ئەوانەی قۆڵی ڕۆبۆتیان بۆ بەسرا بوو. ئەمە یەکەم جارە تەکنۆلۆژیا هەست و دامار ببێتە ماگەی جوڵانەوە لە ئەفلیجێکدا بەڵام هێشتا بەرەنگاری زۆرمان لە بەردەمدایە وە چەند ساڵێکی تر دەخایێنێت تا بتوانین لەسەر مرۆڤ تاقی بکەینەوە. جیباسە تۆژینەوەی تێروتەسەر لە سویسرا بڕێوە دەچن بۆ دڵنیابوون لە کارکردنیەوە ئامێرە لەسەر مرۆڤەکانی کە بەهۆی پەکەوتنی هەستە دەماری بەربڕی پشتیانەوە ئەفلیج بوون.
بهیویاد من خوش دی روزا سیشم جاره کدی ما برنامه کدی بابت این دی دکات کنکشن دا هبنا طبیعی دمی همو دوان ارشاد و بختبر و خدا حافظ هر شاد